بەڵێ خۆشەویستان چینە لای هەواڵێکی دیکەمان ئەڵێن لەوەی کە هونەر شوناسی هەر وڵاتێکە جا هونەر بابەتی زۆر جیاوازی لێ ئەبێتەوە. سەما میوزیک بەشێکی دیکەیە لە کەلتوری وڵاتان کە هەر وڵاتێک کەلتورێکی تایبەت بەخۆی هەیە بۆ سەما میوزیک، هەر بۆیە ساڵانە لە وڵاتە جیاوازەکاندا فستیڤال ساز ئەکرێت بۆ هەموو وڵاتان بۆ ئەوەی هەر وڵاتێک بتوانێت لە ڕێگەی هونەرەکەیەوە لە ڕێگەی سەما میوزیکەکەیەوانێت کەلتوری وڵاتەکەی پیشان بدات و نمایشی بکات. هەر بۆیە لەوەی کە کوردیش خاوەنی ئەم کلتورانەیە، خاوەنی ئەم هونەرە بەرزانەیە، دەیەوێت بە هەموو جیهان بڵێت ئێمەش جیاواز نین لە ئێوە، ئێمەش بەشدار ئەبین لە فستیڤالە جیهانیەکان. تیپێکی هونەری کەرکووک بەشداری 15هەمین فستیڤاڵی سەما میوزیک دەکەن لە پاریس. ئەمە فستیڤاڵێکی سەما و نواندن و مۆزیکە لە پاریسی پایتەختی فەڕەنسا ڕێکخراوە. دوو تیپی هونەری کەرکووک لەو فستیڤاڵەدا بەشدارن. هەوار فارس ئەندامێکی تیپە هونەرەکەی کەرکووکە. باس لە ڕۆڵ و بەشداری شاندی هونەری کەرکووک لە فستیڤاڵەکەی پاریسدا دەکات. ئەوروپیەکان جیاواز بوو. فستیڤاڵێکی گرنگ بوو بۆ ئێمە وەکو گروپی شانۆی هەوار، چونکە یەکەم جارمانە وەکو ئەزمموی گروپەکەمان کە کارێکی شانۆیمان بکات بە وڵاتانی ئەوروپی و یەکێک لەو گرنگیانش ئەوە بوو کە ناوڕۆکی نمایشەکەمان کە مۆنۆدرامای سەلما بوو لە نووسینی دکتۆر دڵشاد موستەفا و سینۆگرافیا و دەرهێنانی نەژاد نەجم و نواندنی من. گرنگێکی ئەوە بوو کە بگات بە وڵاتانی ئەوروپی، چکە ناوڕۆکی ئەم شانۆیە باسی کارەساتی هەڵەبجە و ئەنفال و جینۆسایدی ئێزیدیەکان و کۆچکردنی کوردان بە وڵاتانی ئەوروپی و باسی کۆڕە و مەزنەکەی 1991 ئەکاکە ڕژێمی بەعسی ڕخاو بەسەرگەلی کووردا هێنا. بەگشتی فەڕەنسیەکان زۆر کاریگەر بوون و میوانانی دیکەی وڵاتە جیاوازەکان زۆر کاریگەر بوون و سەرنجی ئەو نمایشە بەلای خۆیانە ڕاکێشاوە. نەژاد نەجمی دەرهێنەریش دەڵێت ئەوە ئامانجەی لە پێناویدا بەشداری فستیڤاڵی پاریسیان کردووە، ئامانجەکەیان بەدیهێناوە. 15هەمین فستیڤاڵی نێودەوڵەتی سەما و گۆرانی و نواندن لە وڵاتی فەڕەنسا لە پاریس نمایشی شانۆی سەلمەی پێشکەش کرد. تاوان ئێمە وەفزێکی کەرکووکیانە لە بابەتەکانی وەکو گروپ شانۆی هەوار، تیپی هونەری میلی کەرکووک، کۆمەڵێ مۆزیقاژن و گۆرانی بێژ وەکو وەفدێکی گەورە بەشداریمان لێشێک لە فستیڤاڵە گەورەکان کرد. ئەوەی جێی خۆشحاڵی بوو ئێمە توانیمان لە ڕێی شانۆی سەلمەوە ئەوەی کە بیرمان لێ کردەوە کارمان لەسەری کرد لە ڕابردوودا لە ماوەی 2 ساڵی سەلمە کە بتوانین سەلمە بگەینە ئەوروپا. 15هەمین فستیڤاڵی سەما و نواندن و مۆزیک لە پاریسی پایتەختی فەڕەنسا بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. گروپی شانۆی هەوار و تیپی هونەری میلی کەرکووک بە شانۆی سەلمە و هەڵپەڵکەیە سەرنجی تیپە بەشدار بۆکانیان بەلای خۆیاندا ڕاکێشا. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.